ئامادەکاریەکان بۆ تاقیکردنەوەی پرۆژەی ڕۆشنایی فەرموودە لە هەولێر بەڕێوە دەچێت کە تایبەتە بە 63 فەرموودەی کورت و دوو شەی. لەو بارەیەوە پەیامنێرمان ئیدریس محەممەد بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە وەردەگرین. ئیدریس سڵاو لێبێت، زانیاری زیاترمان لەسەر تاقیکردنەوەکە بۆ بخەڕوو. ئەم تاقیکردنەوەیەکێ سەرپەرشتی دەکات و چەند کەس بەشدار دەبن، لە کوێ و کوێ بەڕێوە دەچێت؟ بەڵێ کاکارە سڵاوتان لێبێدەم، کاتتان باش. بە دیاریکراوی لە 16 مانگی ڕابردوو ئەم پرۆژەیە ڕاگەیەندرا کە پرۆژەی ڕۆشنایی فەرموودەیە بۆ 63 فەرموودەی دووشەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە هاوشێوەی تەمەنی مبارەکی پێغەمبەرە کە کۆمەڵێک خەڵات و دیاری بۆ ئامادەکرا بوو. ئەمڕۆ تاقیکردنەوەکە هەم لە شاری هەولێر و هەمیش لە شار و شارستکەکانی دیکەی هەرێمی کوردستان لە زۆرێک لە شوێنەکان ئەنجام دەدرێت. من دەمەوێت گفتوگۆ لەگەڵ یەکێک لە ئەندامانی سەرپەرشتیاری پرۆژەکە بکەم. کاک حەسەنم لەگەڵدا دەبێت. کاک حەسەن بشیر. کاک حەسەن، سوپاس بۆ ئەم دەرفەتە. سەبارەت بە ئامادەکاریەکان، کاتژمێر چەند تاقیکردنەوەکە دەست پێ دەکات و بڕیار وایە ئامادەکاریەکان کەی تەواو بێت؟ بسم الله الرحمن الرحیم. سەرەتا دەستخۆشی لە کەناڵی پەیام دەکەم. لە بیدایەتەوە هەوڵدەماندی بوونەوەی زۆریان لە گەرێمەدایە هەم لە ڕووی ڕاگەاندنی ئەو پرۆژەیەوە. سەرەتا ئەو بیرۆکەیە لە کۆبوونەوەی کارجێڕی مەڵبەندی دەوروبەر گەڵالە کرا لە 16 شەشی 2026 ئەو پرۆژەیە گەڵالە کرا. ئەلحەمدوللا ئەوڕۆ ڕۆژی تاقیکردنەوەی ئەو پرۆژەیە. ئەو پرۆژەش سەرەتا واماندانا تەنها لە سنووری هەولێر و دەوروبەری هەولێر بکرێ، بەس ئەلحەمدوللا لە فەزلی خوای گەورە بە زیادبی پرۆژەکە ئێستا فراوان بووە سەرجەم شار و شارۆچکانی هەرێمی کوردستان دەگرێتەوە. وەکو ژمارە هیچ لەبەردەستدا هەیە لە کام شار یاخود ناوی هەندێک شوێنمان پێ بڵێ کە تاقیکردنەوەی تێدا ئەنجام دەدرێت، یاخود وەکو ژمارە لە چەند شوێن ئەنجام دەدرێت؟ وەڵاهی بزەبت وەکو ژمارە لام نییە، بەس لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان لە کۆی گشتی لە 25 شوێن زیاتر تاقیکردنەوەکە ئەنجام دەدرێت. تاقیکردنەوەکەش کاتژمێر 5:30 تا 6 دەست پێ دەکەم. زۆر باشە. خەڵاتەکان چی بوون ئەوەی کە لە سەرچاوە ڕاگەتەنگەیاند؟ ئایا خەڵاتەکان گۆڕانکاری بەسەردا هاتوویان هەروەکو خۆیتی؟ وڵا تا ئێستا 30 عمرەمان تقریبا ئامادە کراوە. 30 عمرەکە و لەگەر 33 خەڵاتی دی بە تەمەنی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە 63 فەرموودەیە و 63 خەڵاتشمان دابین کردی. ئەلحەمدوللا خەڵاتەکان تا ئێستا هەمووی ئامادە کرایەوە و عازرە. ئینشاءالله. بەزیاد بێ. سپاس بۆخوا. کاتژمێر چەند هاوڵاتی بێتە ئەم شوێنی تاقیکردنەوەکان، یعنی ئەوەی کە ئێوە دیاریتان کردووە هەم لە شاری هەولێر و هەم لە شوێنەکانی دی؟ لە هەموو شوێنەکان خەڵکەکەمان ئاگادارکەوە، زۆربەی خەڵکەکەشمان ئاگادارکەوە لە ڕێی تەلەفۆنات. کاتژمێر 5:30 لە شوێنەکان ئامادە بن. ئەو شوێنانەی کە تاقیکردنەوەی لێ دەکرێت. پێشوازی خەڵک بۆ ئەم پرۆژەیە چۆن بوو؟ تاوەکو ئێستا هیچ ژمارەیەک لەبەردەستدا هەیە کە چەند کەس ناوی خۆی بۆ ئەم پرۆژەیە تۆمار کردی؟ وڵا تا ئێستا ئەو سەرژمێرەی ئێمە کردیتمان لە 25,000 کەس زیاتر ناونووس و لە ڕێی تەلەفۆناتەوە زیاتر بەشدارە. بەس زۆر کەسی دی هەیە مەسەڵەن لە ڕێی ئەوەی کە گوتی ئەو ڕۆژە دێمە تاقیکردنەوە لەو ڕۆژەش دیار دەبی. مەسەڵەن ئەو ڕۆژە کە تاقیکردنەوەکان ئەنجام درا ژمارەی بەشداربووان بەڕێک و پێچی دیار دەکرێت. ئێستا کە حەسەب ئەو کتابانەی کە تەوزیع کرایەوە ئەوە بووە ژمارە 25,000 زیاترە. زۆر باشە. بەشدار بوو پێویستە چی لەگەڵ خۆی بێنێ بۆ تاقیکردنەوەکە؟ وەڵاهی ئەوەی تەلەفۆنمان لۆ کردینە پێویستە قەڵەمێک لەگەرە خۆی بینێ، لەگەر پلاستیکێکی لەگەرە خۆی بینی لە بۆ ئەوەی ئەگەر جاری وایە لە تاقیکردنەوەکە هەڵە چکرد بیسرێتەوە. هەر ئەوەندا داواکاریمان هەیە لە بەشداربووان کردێن قەڵەمێکی لەگەر خۆبین لەگەر مساعاتی. دەستان خۆش بێ کاک حەسەن. دووبارە ڕێز و احترام هەیە. بەخێن ڕێز و احترام سەر چاوم خوای گەورە سەرفرازتان کە ئینشاءالله. زۆر سپاس. کاگەرز، لە شاری هەولێر ئەم تاقیکردنەوەیە کاتژمێر 5:30 دەست پێ دەکات لە بەردەم مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەری و هاوکات ناوپارچی کانیا و ناوپارچی کانیاویش ڕێگەپێدانی فەرمی لەلایەن پارێزگاری هەولێرەوە وەرگیراوە کە بەشێکی زۆر ئەوەی چاوەڕێ دەکرێت کە هاوڵاتێکی زۆر بەشداری لەم تاقیکردنەوەیدا بکات و ئامادەکاریەکان لە ئێستادا بەشێکی باشی تەواو بووە و چاوەڕێ دەکرێت تاوەکو پێشی کاتژمێر 5 کە نیو کاتژمێر دەبێنێت بۆ تاقیکردنەوەکە سەرجەم ئامادەکاریەکان کۆتاییان بێت.